باس لەو کردارانە دەکەین ئینسان کە پەلەی تیا بکا باشە، واتە لە وتاری چەند دوو وتار سێ وتاری پێش ئێستا باسمان کرد هەندێک خاڵ هەیە پەلەی تیا نەکەین باشە، بەڵام ئەمڕۆ ئەڵێین با پەلە بکەین لەم کارانەدا. خوای گەورە پێمان ئەڵێ و ئەم دینە پاکە کە ئیسلامە پێمان ئەڵێ و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێمان دەڵێ ئەگە بچینە قورئان و تەماشای قورئان بکەین و لاپەڕەکانی هەڵدەینەوە ئایەتی زۆرە، بەڵام من دوو ئایەت لە خزمەتی جەنابتانە باز دەکەم. خوای پەروەردگار لە قورئاندا دەفەرمێ وەساریعوا إلى مەغفیرەة من ربکم، یان لە ئایەتی دووەمدا دەفەرمێ خوای پەروەردگار سابقوا إلى مەغفیرەة من ربکم، واتە پەلە بکەن بەدەستهێنانی ڕەزامەندی خوا و پەلەش بکەن بۆ ئەوەی خوای گەورە لێتان خۆش بێ لەم کار و کردارانە ئینسان پەلەی تیا بکا باش. کەواتە ئەم دوایەتە ئەڵێ پەلە بکەن بۆ ئەوەی بەدەستی بێنن ڕەزامەندی خوا و داخەڵ بن بە بەهەشت و لە تووڕەی خوا نەجاتتان بێ. ئەمە وە چەند ئایەتی تر و لە قورئاندا خوای پەروەردگار ئاماژەی پێ کردووە ئەگەر باسیکەین تەواو نابێ. ئەو کارانە چین کە ئینسانی مسلمان، ئینسانی ئیماندار و ئینسانی بڕوادار کە پەلەی تیا بکە. ئیمانداران یەکێک لەوانە کە ئینسانی مسلمان و ئینسانی بڕوادار کە پەلەی تیا بکە ئەوش تەوبەکردنە ئیمانداران. ئینسان چەندێ زوو بکە لە تەوبەکردن بگەڕێتەوە ئێمان کەمە، چۆن لەوەیە تاوانێک بکەی فریان نەکەوی تەوبە بکەیت و پەشیمان بیتەوە بۆ لای خوای پەروەردگار دەرفەتت نەدا، کەس نازانێ لە ئێمە چی کاتێ و چی ساتێ و چی ڕۆژێ و چی مانگێ و چی ساڵێ و چی دەقەیەکە وەفات دەکەین. ئەو شتێکێکە لە حیکمەتەکانی خوا، چکە پەروەردگار ئەگە بیتایە پێمان هەر هاتینە سەر دونیا هەر کەسێ ئەجەلی لە ساڵ و تاریخ و بڕوار ئەو کاتەیە ژیان نابوو، نامانتوانی لە ژیانە بژین، ژیانێکی ئاسوودەیی نییە. بەڵام ئێستا هیچ کەس لە ئێمە نازانین چی کاتێ وەفات دەکەین. بۆیە پەروەردگار پێمان دەڵێ پەلە بکەن لەوەی کە تەوبە بکەن. خوای پەروەردگارە فەرمێ إنما التوبة على الله للذين يعملون السوء بجهالة، واتە ئەو کەسانەی کار و کرداری خراپەکەن یان گوناح و تاوان و سەرپێچیەکەن دەی با پەلە بکەن بۆ ئەوەی خوای گەورە لێیان خۆش بێت تەوبە بکەن، پەشیمان بنەوە. وەک پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێت بادروا بالأعمال سبعة، پەلە بکەن لەم حەوت کار و کردارە پەلەی تیا بکەن. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام یەکێ لەوانە پەلە بکە لەوەی کەوا کاتێ لەشت ساغە کە نەکەویتێتە نەخۆشی، لەو حەدیسەی پێشوودا کە باسمان کرد. پەلەکەن لەوەی کە هەتا ئەمڕۆ سبەینێ فەقیر و وەژار و نەداری، پەلە بکە ئەمڕۆ گەنجی سبەینێ پیری، ئەمجا فەرموویەتی پەلە بکە ئەمڕۆ لە ژیانی سبەینێ ئەمری. ئەمانە گشتی دەرفەتە ئیمانداران. ئەمجا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام پەلە بکە لەوانەی پێش ئەوەی کە دەجال بێ، پەلە بکە لەوەی کەوا بێژگە بەلە ئەوەی کە تووشی موسیبەتێک بیت. کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هانمانەدا پەلە بکەین لە کردارە چاکەکان. یەکەم شیەوەیە کە ئینسانی مسلمان و ئینسانی بڕوادار لە تەوبەدا قەت دوا نەکەوێ حتا پێی بکرێ پەلە بکە لە تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار. هەر تاوانێکت کرد، حەست کرد تاوانە، گوناحە، سەرپێچیە، دڵت قەرارەدا. ئیمانداران ئینسان هەر شتێکی کرد دڵی پێی خۆش بوو، ئەوە دیارە خوای گەورە پێی خۆشە لە چاکەکانە ئاڵێم. هەر شتێکت کرد گومان بوو، دڵت قەراری نەگرت لەسەری، ئەی لاو ئەولایە کرد، ئەو کارە هەتا پێت کردی خۆت دوور کەرەوە لێی، چکە دڵت قەراری نەدا لەسەر شتێک بزانەوە خوای گەورەی خاتە دڵت بۆیە و کارە باش نییە بۆت، بۆیە دڵت قەرار ناگرێ لەسەر ئەویشە ئەو کارە. بەڵکو ئەگەر زانی تاوان و سەرپێچیە ڕاستە و خۆ دەستنوێژی هەڵگرە و دوور کات بکە نوێش و داوای لێخۆشبوون کە لەخوا. خوایە ئەم کارە ئەگەر
چاک و باشە بۆم بنووسی ئەگەر تاوان و گوناحە خوایە تەوبە ئەکەم و پەشیمانە بمەوە لێی ئەمەش بخەیتە بەری ئەو. بۆ ئینسانی مسلمان ئەمە باشترین کردارە کە پەلەی تیا بکە. دووەمیان ئیمانداران حەقی خەڵکی، دین پێمان ئەڵێ مافی خەڵک ئەبێ زۆر پەلەی تیا بکە، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر تەئکیدی کردێتەوە لەسەر ئەوەی کە لە پەلە بکە. ئەڵێ ڕۆژێ ئەڵێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام عەمری کوڕی سەعیدە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم نوێژی عەسری کرد و کاتێ سەلامی داوە زۆر بە پەلەی هەستا، ڕۆیشت ئەفەرمێ زۆر پەلەی کرد، هەتا ئێمە وتمان دیارە شتێک بووە چونکە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم ئەو نەپەلە ناکا. نوێژەکەی کە تەواو کرد بە پەلەی شوو، ئێمەش چوین بە دوای پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام بزان چی ڕووداوە، شتێک بووە دیارە. سەحابە زۆر پێغەمبەری خوایان خۆشگەرەک بوو عەلەیهی سەڵات وەسەلام، و زۆر بە قسەیان شەکرد، و زۆر متابعەیان شەکرد، و زۆرش لەگەڵیا بوون. بۆیە کەوتنە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بزان پێغەمبەری خوا بۆچی ڕۆیە. بینیان پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم زۆر پەلە ئەکا و پەلەیشی پەلەکردنیشی پێوە دیارە، وەک ژانێکی پێوە دیارە. ئینسان کە ئیشێکی هەبێ ئیشێ زەڕوو دیارە پێوە. ئەفەرمێ لێمان پرسیەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ پەلەت کرد، ئەمە چی بوو بۆمان بگێڕەوە. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم فەرمووی شتێکم لابوو، کاتێک کەوتە فکرم ئەو شتە پەلەم کرد لەوەی کەوا بڕۆم ئەو شتە بدەمە خاوەنەکەی، ئەو شتە بدەمە خاوەنەکەی نەکوا لام بمێنێتەوە و بێتە شتێک دوای سبەینێ نەتوانم بیدەمەوە. کەواتە ئەمە پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام ئیمانداران شتێکی لایە دادراوە پێی پەلەی تیا ئەکا بۆی لە کاتی خۆیان بیگەڕێتەوە. ئێستا ئەمڕۆ ئەوەی کە پەلەی تیان ئەکا ئەمەیە، کابرا دێ بۆ شتێکی زۆر بەسیط ئەیبا ئەڵێ ئێستا هێنمەوە، ئێستاکەی دەبێتە مانگێ، ئەبێتە ساڵێ، ئەبێتە 2 ساڵ، ئەفەنە نایداتەوە. حەز بەبان خەڵکیان نایە هەموو شتێک. ئیتر لە نوکە دەرزیەکی ماڵێکەوە چی دراوسێ بێ هەتا ئەگێتە ئەوسەر زۆر باکی نییە و کێشەی نییە، ئەیداتەوە نایداتەوە، هیچ غەمی نییە. ئەمە گشتی مخالفەی شەرع پێمان ئەڵێ لە نوکە دەرزیەکەوە هەتا گەورەترین شت خەڵک شتێکت هێنا بیدەرەوە خاوەنی، ئیلا مەگەر گەردن ئازاکە بیدا بێت تۆ ئەسڵەن کە شتێک بە ئەمانەت هێنا و گەرە بیگەڕێتەوە. یەکێ لەوانەی کە ئینسان پەلە بکە. خاڵێکی تر سێمی مانداران ئەمەش پەیوەندی بە خەڵکەوەیە، قەرز. زۆر جار باسمان کردووە ئیمانداران، ئەمڕۆ ئەوەی لە خەیاڵمانە بێ قەرزە. چۆن حکومەت بێباکە لە قەرزی خەڵکش ئێمەش بێباکین بەرامبەر بە یەک بۆ قەرزکردن. گشتمان وای تەبیعەتمان وایە حکومەت بێباکە چەندێکی لایە کێشە نییە، وازانی هەروە ئەڕوا و ئەگەر لە دنیاشا بڕوا لە قیامەت یەخەیانەگیرێ. خۆ ئەمە شتێک نییە، مافی خەڵکە. ئەو خەڵکە هەمووی دەفەناتە ناقڕڕی. لەکوێ بووە و قەڵەمی لێدا ئەو کەسەی ئەتوانێت قەڵەمی لێدا و قەرزەکە بگێڕێتەوە بۆ خەڵکی، خەڵک یەقەیەوە یەگرێ هەمووش. ئیتر هەرکێ بە نوکە دەرزیەک بە نوکە قەڵەمێک پەیوەندی پێوە بێ گەشتی ڕزەکەن لە قیامەتە. خەڵکش ڕزەکەن لەلایە ئەڵێن ئەی خەڵکینە ئەمە حکوومەتەکەی و مافتان لایان بوو فەرموچیان لێکن. هەتا ئەو خەڵکە ڕازی نەبێ بەخوا پایان ناچێتە باشتەوە. ئەگەر ناوێن لەگەڵ ئیمام عومەر شابێ بەخوا دانە بەدانەیان ناوێن لەگەڵ پێغەمبەر شابێ ناچێتە باشتەوە. ئێمە شواینیمان دارن بە ئەو خوایەی کە نوێژی بۆ دەکەین و هاتوینە بۆ جومعە قەرزاری خەڵک بی، بەو خوایە ناوت لەگەڵ سەحابە ڕیز کرابێ بۆ باشت قەرزی خەڵکی لابێ گەردن ئازانەکەن بەخوا باش نابینی، باش نابینی هەتا و قەرزە نەدەیتەوە، هەتا کابرای قەرز لە ڕۆژی قیامەتە ڕازی نەبێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چووە لای کابرایەک ئاوردیان نوێژکەن لەسەری، فەرمووی قەرزارە، فەرمووی بەڵێ. یەکێ لەوانە ئەو ئەسحاب و یاوارانەی کە قەرزیان کردو ئەوەیە کە ئینسان فەرمووی ئەی پێغەمبەری خوا نوێژەکەی لەسەری کە جابرە فەرمووی هەنگاوێکی نا چووە پێشەوە پێغەمبەری خوا بۆی نوێژکا لەسەری، ڕاوەستا وتی ئایا ئەم مردووە خاوە ئەم کەسەی کە مردووە قەرزارە؟ وتیان بەڵێ. گڕاوە دواوە
ئەو هەنگاوەی ناگەڕاوە دواوە وتی دەی خۆتان نوێژکەن لەسەری تەسەوور کە پێغەمبەری خوا نوێژ ناکات لەسەر کەسێک وەڵڵاهی ئێستا هەمومان تاوەدەین یەکێ بمرێ بچین نوێژکەین کەسمانش ناپرسێن پیاوە قەرزارە نوێژەکە نوێژ ناکە هەر ئەڵێ خێرە هەموو مردوویە لەسەری خێر نییە برایان پێغەمبەری خوا لەسەر کەسێ نوێژی نەکردووە کە قەرزار بێ کە باکی نەبێ ئێماڵی چی دەی مسلمانان گردن یازاکەن تخوا قەرزەکەیشی بۆ بدەنەوە زۆر جار ئەمەڵێن ئاسانکاریەکەین بۆ خەڵک بەردەوام بێ لەسەر ئەم کارە کە خراپە یان کابرایەکە نوێژ ناکە کابرایەک بە قسەی خوای نەکردووە نوێژی نەکردووە سەری نەکوتاوەتە عەرزە بە مردوویەی تێرن بۆ ناو ئەم مزگەوتە تۆ ڕێ نوێژ چیەکەی لەسەری ئیماندار نوێژ چیەکەی لەسەری بەس پێم بڵێ سەرێکی نەکوتاوەتە عەرزە بۆ خوا تۆ وەی خێرم بگەیە وەڵا خێر تەگا بەس خێری دنیایە خۆ خێری قیامەتی تیانێ بەخوا ئیمانداران ئەبێ ئێمە و دینەوە خۆی حاڵی بین عاتفیانە لێ نەخوڕین وا نەزانین ئەوەی کە عەقڵمان وتی باشە ئیتر باشە ئیمانداران ئەمجا یەکێ لە سەحابە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەبوو قەتادە ئەی پێغەمبەری خوا من قەرزەکەی دەمە نوێژکە لەسەری وتی تۆیتە کەفیلی وتی بەڵێ نوێژی کرد لەسەری ئەڵێ بەیانی یەوارەکەی پێغەمبەری خوا بینیمەوە ئەمڕۆ ئەم یەوارەم مردووە ئەو کابرایان ناوە بردیان بۆ قەبرستان و دفن و گفنیان کرد بەیانی عەسرەکەی وتی ئەبوو قەتادە چیت لێ کرد قەرزەکە داوە قەرزەکەی زانین چەندن مسلمانان 2 دینار بوو 2 دیناری جاران پێغەمبەری خوا وتی 2 دینارەکە چی لێ کرد وتی ئەی پێغەمبەری خوا نەمداوەت وتی دەی باشە دوای هاتەوە کە بینی وتی ئەی پێغەمبەری خوا ئێستا دامەوە وتی بەو خوایە کە نەفسی محەممەدی بەدەستە پێغەمبەری خوا فەرمێ ئێستا نەجاتی بوو لە کۆت و زنجیری لەو قەرزە ئەو مردووە ئێستا نەجاتی بوو بۆی ئیمانداران ئەگە مردوەکانتان قەرزارە ئەوە کۆت و زنجیر کراوە هەتا قەرزەکەی نەدەیتەوە کەستان مرد لەسەر قەبرستانە و کەسەی مامۆستایە بڵێن ڕەحمەتی خواتان لێبێ خاوەنەکەی ئەڵێ ئەگەر ئەم پیاوە قەرزارە و ئێمە نەمانزانی و ڕەحمەت لەوەی کە دێ پێمانەڵێ پیا بێتان بڵێن ئیما لێی خۆش بێ ئیما بیدەنەوە ئەگەر بە هەرچی بێ چکەوە لە قەبرەکەیە کۆت و زنجیرەکرێ هەتا ئەوەی دەدرێتەوە ئیماندارە ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ من ئەخەذ ئەموال الناس هەر کەسێ شتێ با لە خەڵک یورید ئەداها نیەتی هەبێ بیداتەوە خوا بۆی ئاسانەکە ئایداتەوە بەس ئەگەر پشتگوێی خستە بێ و گوێی نەداتێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورەش ئاسانی ناکا بۆی نایداتەوە ناتوانێ بیداتەوە واتە بە نیەتی خۆتە ئەگە بتوانی بە نیەتی خۆت کە هەوڵ دەیبیدەیتەوە خوای گەورە ئاسانێکە بەڵام ئەگەرەوە نەبێ ئاسان نابێ ئیمانداران خاڵێکی ترەوەیە پەلەکردن لە چی لە حەجکردن حەجکردن ئیمانداران وەلەگەر چی عەمرەکردن بە تایبەتی حەج چونکە حەج فەرزە عەمرە سوننەتە وەلەکە هەندێک عولەما فەرموویانە هەر مرۆڤێک عەمرەیەکی لەسەر واجبە بەڵام باقیەکەی بێتە سوننەت ئەگەر بیوێتی وەک حەجەکە وایە ئینسانی ئەگەر بیوێتی حەج بتوانێ حەج بکا و هەموو مادی و معنەوی بتوانێ حەج کا و نەیکا ئەوە خراپە ئەوە زۆر خراپە یەکێ لە ڕکونە جوانەکانی ئیسلامی نەکردووە وەسبەینی محاسبە دەکرێت بەڵام ئەگە عوزرێکی بیە و شتێکی جایە یان ناوی نایەتەوە یا عوزرێکی مادی و معنەوی ناتوانێ ئەو مەرجانەی دانراوە بەڵام بە کۆی گشتی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام تەلەب بکەن لە حەجە پێغەمبەری خوا فەرمی تعجلوا إلى الحج واتا پەلە بکەن بۆ حەجکردن هەوڵدەن حەج بکەن بەلەوەی لە دنیا دەرچن وفەرمێ من أراد الحج فليعتجل هەر کەسێ ئەوێتی حەجکا دەی با پەلە بکە پێغەمبەری خوا فەرمی من أراد الحج فەرموویەتی لە حەدیثێکی تردا چی فليعتجل فإنه قد يمرضي المريضة وتظل ضالعة وأفرمي وتعرض الحاجة وتسيا وكاريه فلبكن لحاج كردن لبراوي وليابن نخوشي رقاتان ليقري فلبكن لحاج كردن وليابن دواي لدستان أتشي تمنتان قورا بي
یان مادی معنەوی نیتانە و ناتوانن لەو کات و ساتە هاتا لە کاتێکی ترا نیتە، یان ئەو حاجەتە ناتوانی بە جوانی ئەنجام بدەیت، بربەستێ دێتە ڕێوە. واتە لەمانە کە پەلەی تیا بکە ئیمانداران. ئەم شەیە خەڵکێ بە چەندەها دەفاتریە ئێستاش ماڵخوای نەبینێ بۆ عەمرەیەک نەک بۆ حەجێک. خەڵکە ئێتوانێ نەک حەجێ، بەڵکو کۆمەڵی حەج بکڕێ بیداتە مسڵمانانش لەگەڵ خۆیان بیبە، ئەو بەزەی بەخۆیان نایە ناڕوا، چکە ئەوانە جیاوازن لەگەڵ کەسێکی وەک من و تۆ کە ئیمکانیەتمان نییە. لەوەیە پێمان نەکرێ، لەوێ ناومان نەیەتەوە، خەڵکەیە ئامادەیە قەرزکە ناوی بێتەوە بچە بە حەج. ئەمەنە عشقی ئەو ماڵەی خوایەی کە لە دڵایە. کەواتە ئیماندارە ئەمە پێمان ئەڵێ پەلە بکەین بۆ حەج، کار و کردارەکانی تر کە ئەوەی جوانە کە ئەوەی باشە ئینسان بیکە. خاڵی کۆتاییمان ئیمانداران پەلە بکەین کاتێ هاین بە ڕۆژوو دەگرین، لە ڕۆژووگرتندا پەلە بکەین. بەڵام ئەو پەلە نەبێ ئێمە بکەوینە پێشی ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. عەقڵی خۆمان سێر کە وەڵا بزان خۆر ئاوا بووە ڕۆژوو بشکێنە، خۆر ئاوا نەبووە مەشکێنە. نا، ئەوە ناڵێین. ئەوە دەڵێن کاتێ بانگەدا ڕاستەوخۆ ڕۆژەکەت بشکێن. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لا یەزال الناس بخەیر ما عەجەلوا الفیطرە. خەڵکا لە خێریە، ها لە باشیە، ها لە چاکیە، هەتا لە کاتی خۆیدا ڕۆژەکانیان دەشکێنن. کاتێ بانگەدا ڕاستەوخۆ بێ کە دەستنوێژش نەبوو نابێ بچی دەستنوێژ بشۆیش. هەموو شتێک لەو کاتەدا کە بانگەدا ئەبێت تەسلیم بوو یەکسەر ڕۆژەکەت بشکێنی. نابێ بڵێ بڕۆم دەستنوێژەکەمە گرمەوە با فریای نوێژەکە کەوم. نا، ڕۆژەکەت بشکێنە. ئەمجا بچۆ دەستنوێژەکە بگرە بە بێیتەوە قەینار کاتێک، یان لە ماڵێکایی داوەت کرای بۆ ماڵێ وەڵا چم لە مزگەوت ڕۆژەکە مەشکێنم هەندێ مسڵمان، ئەمجا چم بە داوەتەکە نەخێر لە مانگی ڕەمەزانە بێ بچی لە ماڵی ئەو پیاوە ڕۆژەکەت بشکێنی. ئەزانن بۆ ئیمانداران ئەو کابرا بۆچی تۆی داوەت کردووە؟ بەس لەبەر ئەوەی قوماوەکە بخۆی لە ماڵیان، بەس بۆ ئەوەی ئەو خورمای یەکەمە تۆ بیخۆی، خێر و پاداشی ڕۆژەکەی تۆ لای ئەو بێ، نەک لە مزگەوتەکە بێ. ئێتو لە مزگەوتەکە زکت پڕەکەی دوای ڕێ بەلای ئەو چیەکەی؟ هەندێ مسڵمانە ئەژێ خێری مزگەوتم با بکەوێ. مزگەوت ڕاستە، بەڵام ئەی پێغەمبەری خواشە فەرمێ ئەگە برایە داوەتی کردن واجبە بڕۆی، کە نەڕۆیشتی گونەحباری. خۆش حەدیثە. ئەگە لە شوێنێکا دانیشتی نان دانرا نوێژش هاتە بەرەوە، کامنی بکەین ئیماندارە؟ ئەبێ نان بخۆین. ناو عەشایری خۆمان ئەڵێین ئەبێ نوێژ بکەین. بەڵام لە دینە چییە؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات لا سەڵاتە بحەضرەتی الطەعام. نوێژ نییە لە حضوری نانە. ئەبێ چی بکەی؟ بەڵام بە شەرتێ بزانی نوێژەکەت نافەوتێ. بۆ لەبەرەوەی تەئکیدی لێ بێت دڵتا لای نانەکە، فکرتا لای نانەکە ئەگەر بێت و نوێژەکەت بکەی. ئەمانە گشتی قیاسە. ئیسلام دای ناوەڕێکی خستۆ بۆمان، هەموو شتێ لە شوێنی خۆیە، بەڵام زیاد ڕەوی نەکەی لەلایەک بۆ لایەکی تر، وا کەم تەرخەمیش نەکەی لەلایەک بۆ لایەکی تر. خوای گەورە ڕەحمان لێ بکە و عاقیبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە.